ئەم سندوقا بۆ بەشی زۆری هاوڵاتیان نامۆ نییە و ڕەنگە ڕۆژانە لە شوێنە گشتەکاندا بەرچاویان کەوتبێت یاخود پارەیان تێکردبێت. بەداداچوون دەکەین بۆ تەواوی ئەو سندوقانەی لە چێشتخانە و دەرمانخانەکانی شارەکانی هەرێمی کوردستان زۆر کات بە ناوی کۆکردنەوەی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە دانراون. زۆربیان لۆگۆی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیان پێوەیە. گەرچی پرسیمان ئەمە کێ و چۆن پارەکان کۆ دەکەنەوە و بۆ کوێی دەبەن، لە وەڵامدا زۆربەی و شوێنانەی سندوقەکەی لێدانراوە وتیان نازانن کێن و بۆ کوێی دەبەن. سەرچاوەیەک لە تەندروستی سلێمانی بەکەیێنینی ڕاگەیاند کە منداڵپارێز خۆیان سەرپەرشتی و بابەتە دەکەن و ئەوان ئاگاداری وردەکارەکەی نین. بەرپرسانی نەخۆشخانەی هیوا ئامادە نەبوون لەسەر و پرسە قسە بکەن. پێش دروستبوونی قەیرانەکانی لە هەموو شوێنە گشتیەکانە سنووقیشاندانەوە بووی هاوڵاتیان و خەڵکانی خێرخواز جگە لەوەی کەمەڵی خێرخوازی زۆر هەیە خۆیان ڕاستەوە خۆ چەند لە ناو سنووقی کۆمەکەکەیە پارەدا دەنێن یا هەر بەن و هەر شێوازەکان بەڵام بەڕاستی ئەوەی ئەوان کردویانە لە ڕۆژگاری وە هەبوو ئێمە نەمان لە کاتی کتوپڕە نەمانتوانیوە موافقەی بین و یارمەتی بدەین، بەڵام لەو حاڵەتە کتوپڕانە بەڕاستی ناڵپارێز توانیوێتی بوونی هەبێ. لە درێژەی بەداداچوونەکانماندا بەرپرسێکی منداڵپارێزی کوردستان ئاشکرای کرد داهاتە کۆکراوەکانی نێو سندوقەکان بۆ شێرپەنجە نین، بەڵکو بۆ تەندروستی و پەروەردەی هەموو منداڵانە. لیژنەیەەکە لیژنێکی ڕسمیە کە نوێنەری مناڵپارێزی تیا و نوێنەری ئەو شوێنەشی تایە و دواتر ئێمە بۆ چ لایەنێکی سەرفەکەین ساڵانە نوسخەی کێچێتەوە بۆ محافەزە کە چۆن ئەو پارەیە سەرف کراوە لە هەمان کاتا مەسەڵەن بۆ لایەنی دارایی ئەچێتەوە کە لە خۆشمان یعنی لە راپۆرتی ساڵانی خۆمانە هەموو ئەو داهاتە چۆن سەرف کرابێ ئێمەی خەینەڕوو. کێنێن زانیوتی و ماوەیەک بەر لە ئێستا هێزانامنیەکان لە هەندێک شوێنی سنووری پارێزگای سلێمانی هۆشداریان داوەتە خاوەنی تەواوی و شوێنانەی سندوقەکانیان لەدانراوە کە لای ببەن، بەڵام هێشتا لە زۆربەی شوێنە گشتەکاندا سندوقەکان ماون. ڕزگار جەبار، کێنێن، سلێمانی.